بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست داین. میوانی ئەم جارەمان باڕەشەڵک عەرەبە خەڵکی شاری مووسڵە و لە هۆزی حەمدانیەیە. لە ساڵی 1970 تا ساڵی 1989 ئەفسەر بووە لە بەڕێوەبەرایەتی ئەمنی عێراق، ئەویش بەڕێز کاک سەباح یەحیا حەمدانیە. کاک سەباح لە ماوەی کارکردنیدا شایەتی لەسەر کۆمەڵی ڕووداوی گرنگەدا کە لە کوردستاندا ڕوویانداوە، بە تایبەتی لەسەر کۆمەڵکوژی بارزانیەکان، ئەنفال و هەڵەبجە و چەندین بابەتی دیکە. ئێمە هەوڵەدەین لە چەند بەرنمەیەکی بەرنامەی پەنجەمۆردا چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵبەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگاداریان بووە. کاک سەباح بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. تحياتي لكم والسلام عليكم. سڵاو بۆیەوە و سەرەتا سوپاستا دەکەم بۆ ڕەخساندنی ئەم هەلە جوانە بۆی قسە بکەم و شایەتی بۆ گەلی کورد بدەم، بۆ خەڵکی کوردی خۆمان و بۆ هەموو کورد لە ناو عێراق و دەرەوەی عێراقیش، بۆی بەڕاستی گەلێک ئاشنا ببن کە ڕەنگە لێیان بێ ئاگا بوو بن، زانیاریان لەبارەیان نەبوو بێ و نەیان زانی بێ و نەیان بیست بێ. و ئێمە لێرەدا بۆ یەکەم جار قسەیانە سەر دەکەین. تا ئێستا هیچ کارمەدێکی ئەمن دەربارەی ئەو کارانەی کە لە دژی ئەم گەلە کردومانن قسەیان نەکردووە. ئەو گەلەی کە درێژکراوە یەک نەتەوە و یەک مێژووە. بۆیە من بەم دیدارە زۆر خۆشحاڵم و سوپاسان دەکەم. زۆر زۆر سپاس دەکەم. دیارەوەکو باسم کرد جەنابتان خەڵکی مووسڵن و کورد و عەرەبیش ماوەیەکی ێژگار زۆرە پێکەوە لەو شارەدا ژیاون. یەکەم جار چۆن ئاشنای کورد بووی و پەیوەندی لەگەڵ کووردا دروست کرد؟ ئەوەی کە دەیزانم و خوێندومەتەوە و بیستومە. هۆزی ئێمە ئەلبوحەمدان هەمیشە لە کورد نزیک بوونە. مێژوومان یەکە و پێش 1000 ساڵ دەوڵەتی بەنی حەمدان کە دەوڵەتێکی ناسراو بوو، ماوەی نزیکەی 100 ساڵ شەڕیان لەگەڵ دەوڵەتی ڕۆم کردووە لە تورکیا. لە تەنیشتیەواندا دەوڵەتی دۆسکی هەبووە کە دەوڵەتێکی کوردی بووە. ئەمانە پێکەوە لە پەیوەندێکی زۆر کراوەدا بوونەوە و ژن و ژنخوازی لە نێوانیان هەبووە تا واسەی بوونەتە یەک خوێن. بۆیە ئەم پەیوەندیە گوازراوەتەوە بۆ ئەمڕۆژ و تەنانەت بۆ ماڵی ئێمەش. دێوالی ئاغا سەعید دۆسکی کە یەکێک بوو لە ئاغاکانی دۆسکی لە مووسڵ، ئاشنای خێزانەکەمان و هاوڕێ و دۆستی براگەورەکانم بوو. تەنانەت جارێ دوو تاوسی بە دیاری بۆ هێناین. پیاوێک بوو ئێمەی خۆش دەویست و ئێمەش زۆرمان خۆش دەویست و هەموو شۆمان لە نێواندا هەبوو. بە کورتی یەک خێزان بوو. باڵێ ئەگەر ئەو پرسیارە بکەم مادام هەر باسی مۆوسڵەکەین، وەختی عێراقی تازە دروست کرا لە سێ ویلایەت دروست کرا، مۆوسڵ و بەغدا و بەسڕە. دیارە ئێمەی کورد ئەڵێن کە باشووری کوردستان کە ویلایەتی مۆوسڵ بە کەرکووک و هەمووی وەگرێتەوە، ئەمە بەشێکە لە خاشی کوردستانی گەورە. تۆ لە سەرەواڵێکی وەکو هاوڵاتیەکی شاری مۆوسڵ و وەکو عەرەبێک ئەم بابەتە هێشتا ڕوون نییە و ئایندەشی دیار نییە چۆن دەبێ. ڕەنگە ئایندەی بە جۆرێک بگۆڕێ کە گونجاو بێت لەگەڵ تێڕوانینی ئەو زلهێزانەی کە هەتا ئەمڕۆژ یاری بە هەمومان دەکەن. بۆیە من ناتوانم ڕای خۆم لەسەرەوە بڵێم. بەس من لایەنە مێژوویەکەی ئەڵێم. تاریخیەن وەکو مێژوو ئێمە یەکین. هیچ کات وهەستمان نەکردووە کە لێک دووری. من بەش بە حاڵی خۆم لە ڕێی هاوڕێیەکی عەزیزمەوە ئاشنای دۆزی کورد بووم. کەسێک کە هاوڕێی منداڵیمە. هێشتا تەمەنمان نزیکەی 9 یان 10 ساڵان بوو. کاک سەعید کە خەڵکی زاخۆ بوو باسی کێشەی کوردی بۆ دەکردم. ئەوی 6 تا منداڵ بوو، بەڵام کورد بوو. چۆن من شانازی بە عەرەبوونی خۆمەوە دەکەم، ئەویش ئاوا شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکرد. تەنانەت شیعرێکی پێلەبەر کردم. شیعر بوویان سرودێک بوو دەیگوت کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە. اینجا ماناکەی بۆ باز دەکردم و منیش حەزم لێ بوو. دەمزانی کە دەڵێ کورد نەمردوون و میلەتێکی زیندوون. ئەمە وای لێکردم زیاتر شانازی بە کوردەوە بکەم کە بە درێژایی مێژوو گەلێکی ستەم لێکراو بوونە. هەتا ئێستا دەوڵەتێکیان نییە. بۆچی؟
بۆچی ئەم ژمارە زۆرە کە نزیکەی 50-60 ملیۆن کەسن؟ ليش هذا العدد الهائل 40 50 60 جایمە لە ئەڵخەکانی داهاتوودا باسی ئەو شتان ناکەین، بەڵام ئەمێ بگەڕینەوە بۆ مووسڵ، ینی پێکەوە ژیان و مامەڵەی کورد و عەرەب چۆن بووە پێکەوە. تۆ باست کرد لەگەڵ ئەو گەنجە کوردەیە هاوڕێبی، بەڵام وەکی تر ینی عاشیرەکان بڵێن جیرانەکان کە بەیەکەوە بوون، ئەمانە چۆن بەیەکەوە مامەڵەیان نەکرد، ینی پێکەوە ژیانێکی چۆنیان هەبوو؟ بەڕاستی ئێمە هەمومان یەک بووین، کەس جیاوازی نەدەکرد لە نێوان کورد و تورکمان و عەرەب، تەنانەت شیعە و سونەش. ئەمە دوایی پەیدا بوو. ئەو کاتە لەو جۆرە قسانەمان نەدەبیست. دواتر کە گەورە بووین ئینجا زانیمان شتێکەیە بە ناوی سونە و شیعە، بەڵام لەگەڵ کورد و تورکمان وەک یەک گەل بووین. ئەمەش زۆر مای خۆشحاڵی بوو، چونکە دەوڵەت لەو کاتەدا هیچ سەرکوتکاریەکی لە دژی ئەوانی دیکە پەیڕەو نەدەکرد تا ئەم سەرکوتکاریە بۆ ئێمەش بە میرات بمێنێتەوە. ئەمە بە پێی تێگەیشتنی خۆم. من دەڵێم کاتێک چاوم کردەوە و هێشتا تەمەنم 7 ساڵ بوو کە بینیم تەرمی خەڵک بە دوای ئۆتۆمبیلێکدا پەرکێش دەکەن. ئەمەی باسی دەکەم پاش هەوڵی کودەتاکەی عەبدولوەهاب شەواف بوو. سەرمان سوڕما کاتێک بینیمان خەڵک لەسەر شەقام بە کێش دەکرێن و تەرم بەستونەکانی کارەبادا هەڵدەواسترێن. استغربت انه الناس قامت تنسحل بالشارع وناس تتعلق بالعواميد عواميد الكهرباء وانا عمري 7 سنوات. ئەمەی باسی دەکەم ساڵی 1950 بوو کە من هێشتا 7 ساڵان بوو، چونکە من لەدایک بووی 1952. سەرمان سوڕما بوو کە چۆن بەم سادەیە خوێنی خەڵک دەڕێژن. ئێمە کە یەک گەلین و هەمومان مرۆڤین پێش هەر شتێک، ئەمە بۆ ڕوو دەدات هۆیەکە ڕژێمە سیاسیەکان بوون. پاشەوەی سوپادەسی بەسەر عێراقدا گرت لە شۆڕشی 1958 بەدواوە، پێم وایە و بە خوێندنەوەی خۆم بەو سیفەتەی کە ئینسانێکم ئەم ڕووداوانم هەمووی ئەزمون کردو و تێیدا گۆش بووم، پێم وایە ئێمە ئیتر پێمان نایە قۆناغی سوپا و خوێن. هیچ کاتێک سوپایەکی ڕاستەقینەم نەبینی. من لە هۆڵەندا دەژیم، هەتا ئێستا ئۆتۆمبیلێکی سوپام نەبینیوە، پارچە چەکێکم بە چاو نەبینیوە، تەنانەت سەربازێکم بە جلوبەرگی عسکەریەوە نەبینیوە. ئەوە 26 ساڵە لە هۆڵەندا سوپا نابینی. سوپا بۆ پاراستنی وڵاتە، بۆ کەشخەیی و بۆ کوشتاری میلەت نییە. بەڵێ ئەو باسی ئەو کوشتنانت کە دەوەی زمانی شەواف و ئەوانە کێکی ڕاکێشانی ئایا کورد و عەرەب ینی تێک بەربوو بوون یاخود چی بوو، یان خود سوپا بوو کە خەڵکی ڕاکێشا بە جادەکانە؟ من بەباشی لە بیرمە کێشە لە نێوان شیعیەکان و قەومیەکان بوو. مووسڵ بەوە ناسرا بوو کە خەڵکەکەی قەومین، واتە مەیلیان بوو ئەوان هەبوو نەک بۆ شیعیەکان. شیعیەکان لەو سەردەمەدا والیان تێگەشت بووین کە مارکسین و هەندێک ڕەفتاریان هەن دوورن لە ئاین، بۆیە ئەو سەردەمە خۆشمان نەدەویستن. ئەوەی لە مووسڵ ڕوویدا چی بوو؟ شیعیەکان دەیانویست لە مووسڵ ماسوولکەی خۆیان دەربخەن. ئەو کاتە کە هاتنە مووسڵ ناویان لە خۆیان نابوو ئەنسار ئەلسەلام. باشە ئێوە لایەن گری ئاشتین و لە بەغدا و پارێزگاکانی دیکەوە بە هەزاران کەس بە ئۆتۆمبیل و شەمەندە فەرهاتوون و تەحەدای خەڵک دەکەن. بۆچی؟ پێویست بەوە ناکە. لەسەر ئاشتی خۆت بەردەوام بە و خۆت بە دوور بگرە لێمان. تەنانەت ئاگاداریش کرانەوە، گوتیان شتی وا مەکەن چونکە کارەساتی لێ دەکەوێتەوە. ئەوە بوو هەر بەڕاستی بۆ مای کێشەیەکی گەورە لە مووسڵ. بەڵێ ئەگەر پرسیار لە خۆت کەم شخصی خۆت ئێسش پەیوەندی لەگەڵ کووردا ماوە؟ بێگومان پەیوەندیم لەگەڵ کورتار هەیە، پەیوەندی زۆر و قوڵیش. هەر کوردێک وا هەست دەکەم کە وەکو من عەرەبە و هاوڕێمە، بێگومان پەیوەندیم هەیە لەگەڵیان. بەڵێ ئەگەر تۆ لە بیرت بێ یاخود بیستی بێتت یاخود شایەتی لەسەرەوە بدەی هیچ هەڵمەتێک هەبووە لە زەمانێک لە زەمانەکانە بە تایبەتی لە کاتی تۆیە کە گەورە بووی لەوێ، هەوڵی ئەوە دراوە کە کورد بە زۆر لە مووسڵ دەربکرێ، یعنی هەڵمەتی ئەوەی کە کورد بە زۆر لە شارەکە دەربکرێ شتی وا هەبووە؟ بەڕاستی شتی وا نەبووە. باسی ڕابردوو دەکەم، بەڵام ئەگەر باسی سەردەمەکانی دواتر بکەین واتە دوای 1968 بەڵێ ڕەوشەکە گۆڕا
ڕاگواستن دەستی پێکرد و کەوتنە بیان و دۆزینەوە کە ئەمە پەیوەندی لەگەڵ یەکێتی هەوەیە و ئەمەیان پەیوەندی لەگەڵ فڵان هەیە یان ئەندامێکی و خێزانە کێشەی ناوەتەوە دەبێت لێرە دەربکرێن. ئیدی لەوە بەدووە هەواڵی ڕاگواستنی کوردمان دەبیست بە تایبەتی لە بەری لای چاپی مووسڵیان هەر بەگشتی لە هەموو ناوچەکانی مووسڵ. بەڵێ کەواتە ئەگەر ئەو پرسیارە بکەم تۆ وەکو گەنجێک چۆن سەرسامووی بە حیزبی بەعس و چۆن چوویتە ناو حیزبی بەعسەوە؟ حزب البعث حزب قومي حزبی بەعس حزبێکی قەومی بوو. ئێمەش عەرەبین و مەیلمان بۆ بابەتی نەتەوەیی هەیە. کورد مەیلی بۆ نەتەوایەتی خۆی هەیە و ئێمەش بە هەمان شێوە لە ڕێی خوێندنەوە و تێگەشتنی خۆمان و هەروەها لەژێر کاریگەری براکانیشم کە پێشەنگی من بوون و اینجا هاوڕەکانیشم وا سەیرم دەکرد کە حیزبی بەعس بەدیهێنەری ویست و ئارەزوەنەتەوەیەکانی عەرەبە بە تایبەتی لە مەسەلەی بەدیهێنان یەکێتی. دروشمی حیزبەکەش بریتی بوو لە یەکێتی، ئازادی، سۆشیالیزم، یەکگومەتی عەرەبی و خاوەن پەیامێکی نەمر پرەنسیپی جوانن. لەو سەردەمی بەرێکەوتنانەدا ئەم شتانە قوبوڵکراوە بوون. مەبەستم سەردەمی دوای داڕمانی دەوڵەتی ئیسلامی یان دەوڵەتی عوسمانی با بڵێین. ئەمە ڕێی بە حیزبە قەومیەکان دەدا بەرفراوان ببن و حیزبی بەعسیش سوودی لەو کەشوهەوایە وەرگرت و بۆ حیزبێکی بەرین. براکانم بەعسی بوون و منیش بەهۆی ئەوانەوە لەو حیزبە نزیک بوومەوە. بەعسیەکان پێش 1968 بە 2 ساڵ بە تەواوی دەستیان بەسەر مووسڵدا گرت بوو. بەهێز بوون و شەقاوەی زۆریشان هەبوو. من ناویان دەنێم شەقاوە یان کوڕی گەنج. شارەکەیان کۆنتڕۆڵ کرد بوو. من ئەو کاتە 15 بۆ 16 ساڵێک دەبووم. بەعسیەکان بۆ نمونە توانیان من لە شارەوانی دابمەزرێنە. بوومە چاودێری قێرکردنی ژادەکان. ئەو کاتە یاسین ئاغا هەبوو، کەسێکی ناسراو بوو شەقامەکانی قێرتاو دەکرد. پرۆژەکانی بە بەڵێندەرایەتی لە شارەوانی وەردەگرت و منیان لەلای ئەو کردە چاودێر. لە کاتێکدا من ئەو کاتە هێشتا منداڵ بووم. بەڵام لە بەرامبەردا لەو پارەی وەرم دەگرت یارمەتی حیزبم دەدا. ئەو کاتە بەڕێوەبەری شارەوانی موحسین حبێتی بوو. ئەویش پەیوەندێکی بەهێزی لەگەڵ بەعسیەکان هەبوو یان با بڵێم لایان دەترسا. تەنانەت متەسەڕیفی ئەو کاتیش. بەگشتی بەعسیەکان بەشی ئەوە بەهێز بوون کە خۆیان بسەپێن و هەمومان چاوەڕێ ئەوەمان دەکرد کە ئەم حیزبە دەگاتە دەسەڵات. چونکە هەستمان دەکرد کاتەکەی نزیک بۆتەوە و تەنانەت بە دیاریکراوی چاوەڕێی سەدام حوسێنیش بووین دەسەڵات بگرێتە دەست. چونکە دیار بوو کە ئەو بزوێنەری شۆڕشی داهاتوو دەبێت. باعتبار أنه هو كان المكوك أو المحرك للثورة القادمة. بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە ئایدۆلۆژیای حیزبی بەعس وحدە حۆڕیە ئیشتراکیە و باسی یەکگرتووی وەتانی عەرەبی، بەڵام ئایا ئەمە لەسەر حسابی نەتەوەی تر نەبووە ینی بۆ نمونە کورد؟ الفكرة اللي درسناها ئەو بیرۆکەی کە ئێمە لە حیزبی بەعس دەمان خوێندەوە ئەوە بوو کە کورد ناتوانن بگەنە مافەکانی خۆیان تەنیا کاتێک نەبێت کە ئێمە بە مافەکانی خۆمان بگەین و یەک بگرین. دەیان گوت هەر کاتێک عەرەب بوونە یەک وایان تێگەیان دەبووین و ڕاستیش نەبوو. واقعیانە سەیری بکەی ڕاست نییە، چونکە لە بنەڕەتەوە هەموو حیزبێک وایە. کۆمەڵی خەڵک سواری ملی دەبن، بەگشتی هەموو حیزبێک بەو جۆرەیە. کۆمەڵەیە خەڵکی دیاریکرا و سواری ملی دەبن و لەو شتانە دووری دەخەنەوە کە خەڵک لەبارەوەوە خوێندویانەتەوە و لی تێگەیشتون و تەمەنای شتی باشیان لێ کردووە. دوایی دەزانی کە هیچ خێر و چاکیەکی بەدواوە نییە و تەنیا بۆ هەندێک خەڵکی دیاریکراوە. بۆیە دەبینی سەدام حوسێن لە ساڵی 1979 هەر حیزبی بەعسی لە سێدارەدا. ئەو ڕۆژەی لەناو هۆڵی خۆل تاوڕێکانی حیزبی کردە دەرەوە بۆ لە سێدارەدان، ئیدی حیزبی بەعس کۆتایی هات. ئێمنیش بەعسی بووم. هەرو سەردەمە تێگەیشتم کە شتێک نییە بەناوی حیزبی بەعس، بەڵکو کۆمەڵی خەڵکن کە سواری کۆڵی حیزبەکە بوون و پێی گەیشتونەتە دەسەڵات و ئەو حیزبەش کە هی هەمووان بوو بووە بە موڵکی چەند کەسێک. پێدوانی ئێوە کەمێک درەنگ تێگەیشتنەوە؟ ئەوە ڕاستە و نکۆڵی لێ ناکرێ. بەڵێ باشە، کەواتە ئەگەر باسی ئیشەکەت بکەین، بۆچی بووی بە کارمەندی ئەمن؟ بۆچی لە بەڕێوەبەرایەتی ئەمن کارێک کرد؟ یعنی ئیشی تر نەبوو بیکە یاخود ئەمە
خۆلیایەکی خۆت بوو یاخۆت چی پاڵی پێوە نایکە لەو دەستگایە کار بکەیت؟ العمل في جهاز الأمن لەبارەی کارکردنم لە دەستگای ئەمن لە دوای سەرکەوتنی شۆڕش داوای وەرگیرانم پێشکەشی ئامادەیی پۆلیس کرد. ئامادەیی پۆلیس پلەی تێدایە دەگاتە لە سەرەتاوە دەبیتە مەفەوەزی پلە 4 و لە دوای 6 ساڵ دەبیتە ئەفسەر. منیش گوتم ڕێگاکە کورت بکەمەوە و بۆ ڕێگەیەدا بڕۆم. ئەو کاتە لە پۆلی 4ەمی گشتی بووم، ئەوە یەکەم ساڵ بوو کە پۆلی 4ەمی گشتی جێبەجێ دەکرا. پێشتر پۆلی 4ەمی گشتی نەبوو. 4ەم و 5ەم و ئیدی قۆناغی ئامادەیی تەواو دەبوو. ئەو ساڵە کردیانە 4ەم و 5ەم و 6ەم. بۆیە گوتم ڕێگاکەم کورت بکەمەوە و ڕاستەوخۆ بچمە ئامادەی پۆلیس. لەبەرەوەش کە من بەعسی بووم و لە خێزانێکی بەعسیش بووم، ئەو ڕۆژەی ئامادەی پۆلیسم تەواو کرد کە ماوەکەی ساڵێک بوو، لە مانگی شوباتی 1970 دەرچووین. خولی ئەفسەران و مەفەوەزەکانمان هەبوو. تەنانەت لە ئاهەنگی دەرچوونمدا خوا لە خۆش بوو ئەحمەد حەسەن بەکر خۆی ئامادە کردبوو. هەروە سەرۆکۆماری پێشووی سووریا ئەمین الحافز ئەو کاتە هەڵاتە بۆ عێراق پاشەوەی کۆمارەکەی ڕووخا، بۆیە ئەویش لەو بۆنەیەدا لەگەڵ ئەحمەد حەسەن بەکر ئامادە بوو. دوایەوەی لەو ئامادەیە دەرچووین، دەست بە دابەشکردنمان کرا و منیان دەستنیشان کرد بۆ ئەوەی بڕۆمە دەستگای ئەمن. هەر بۆیە بەو شێوەیە بوو کە من چوومە دەستگای ئەمن، بەڵام نە بە ئارەزووی خۆم بەڵکو بە بڕیاری سەروتر بوو کە چوو. فأنا اختاروني أن أروح إلى جهاز الأمن، وهكذا رحت إلى جهاز الأمن مسير وليس مخير. بەڵێ باشە، مەرجی ئاشکرا و ئەوانەی کە بەنهێنی بێ، یعنی بە ئاشکرا چ مەرجێکیان هەبوو، بەنهێنی چ مەرجێکیان هەبوو بۆ ئەوەی کە تۆ بتوانی لە مەسەلەن دەستگای ئەمنا ئیش بکەیت؟ هیچ مەرجێک نەبوو بەڕاستی بڵێم، بە هیچ جۆرێک، بەڵام دەبوو لە خێزانێکی بەعسی بی، چونکە ئاشکرا بوو ئایندە بۆ حیزبی بەعسە، کەواتە دەبوو هەمیشە بەعسیەکان لە دام و دەستگاکاندا باڵا دەست بن. بەو جۆرەش بە تێپەڕینی کاتوای لێهات کە دەبوو بەعسی بیت بۆەوەی لە کۆلێژ وەربگیرێ یان بتانی لە دامەزراوەیەکدا کار بکەیت. کەواتە ئایلەی ئێوە یاخود خێزانەکەی ئێوە خێزانێکی بڕوا پێکراون لەلایەن بەعسەوە؟ بەڵێ، ئەگەر نا منیان بۆ دەستگای ئەمن دەستنیشان نەدەکرد. کەواتە لەکوێ دەستت پێ کرد؟ یەکەم جار شوێنی کارکردن کوێ بوو؟ بە چ پلەیەکیش دەستی پێ کرد؟ لە پاش دەرچوونم لە ئامادەی لە بەڕێوەبەرایەتی ئەمنی نینەوە وەرگیرام. ئەو کاتە تەمەنم هێشتا 17 ساڵ و نیو بوو. تەمەنێکی بچووکم هەبوو. چوومە بەڕێوەبەرایەتی ئەمن. ئەمە سەرەتای ساڵی 70 بوو. بوومە مەئموری بنکەی ئەمن لە بەری لای ڕاستی مووسڵ. مووسڵ دابەشی 4 ناوچەکرا بوو لە ڕووی ئەمنیەوە. یەکێ لەو ناوچانە بنکەی ئەمنی بەری ڕاست بوو. من لەوێ بوومە مەئمور و ئەفسەرەکەشم کەسێک بوو بە ناوی عەبدولسەلام ئەلعناس. یەکەمین وانەی خراپ کە لە دەستگای ئەمن وەرم گرت، بە درێژایی ماوەی دەوامم لە ئامادەی پۆلیس، وانە بێژەکانمان مامۆستای گەورە بوون. لەوانە مامۆستا تاهیر ئەلعەواس، هەروەها بەڕێوەبەرە گەورەکانی پۆلیس و ئەفسەرانی باڵا و کەسانی یاساناس کە وانەی یاسایان پێدەگوتینەوە، تەنانەت پزیشکی دادوەری و هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە تاوانەوە هەیە. یەکێک لەو مامۆستایانی وانەی پێدەگوتینەوە زۆر فۆکەسی دەکردە سەرەوەی کە لێکۆڵەر، چونکە ئێمە دەبینە لێکۆڵەر کەواتە دەبوو ڕاستیەکە بزانین کاتێک لێکۆڵینەوە لە تۆمەتبارێک دەکەین. تۆمەتبارەکە دێتە بەردەمت، تۆ وەکو تاوانبار ڕەفتاری لەگەڵ ناکەی، وەکو بێتاوانێک ڕەفتاری لەگەڵ دەکەی بۆی بتانی بە شێوەیەکی دروست لێکۆڵینەوەکەت بکەی، کەچی بە تەواوی لە ئێمە قەدەغە بوو زانیاری بزانین. ئێ ناتوانانی ڕاستیەکە لە کەسێک وەربگری کە لە ژێر ئەشکەنجەیە. ئێمەیان ئەوە فێر دەکرد.
لە بەڕێوەبەرایەتی ئەمنینەوە ڕۆژێک کە نۆرەی ئێشەگری من بوو ئێمە معاونەتی ئەمن بووین، بەڵام نۆرەی ئێشەگریمان لە بارگای بەڕێوەبەرایەتی ئەمن بوو. هاتم بۆ بەڕێوەبەرایەتی ئەمن، هێشتا 2-3 مانگە دەوام دەکەم و بە تەمەنی 6 تا منداڵم، بەڵام سوپاس بخوا بە تێگەیشتن گەورە بووم و شارەزای کاری ئەمنی و پۆلیس بووم و دەمزانی کە کاری ئەمن واتە پاراستنی ئاسایشی وڵاتی. ئاوا مەشقدرابووین و ئاوا فێرکرابووین کە ئێمە ئاسایشی هاوڵاتی دەپارێزین، نەک ئاسایشی دەسەڵاتدار. دەسەڵاتدار خزمەتکاری خەڵکە و تۆیش خزمەتکارێکی بنچینەیت. گەڕێنەوە بۆ کۆبوونەوەکە، من نازانم کۆبوونەوە لەبارەی چییە. چووینە لای بەڕێوەبەری ئەمن کە ئەو کاتە عەبدولموحسین خەلیل بوو. پلەی لەو کاتەدا ڕائید بوو. پاشان بووە بەڕێوەبەری گشتی پۆلیس و پاشان بریکاری وەزیری ناوخۆ و هەتا ئێستاش لە ژیاندا ماوە. چووینە ناو کۆبوونەوە و ئەو کاتە خوشکەزای بەڕێوەبەری ئەمن خۆیشی لەگەڵ ئێمە مفەوەز بوو، ناوی زیاد بوو. ئەفسەرەکان و مفەوەزەکان هەموو لە ناو کۆبوونەوە بووین. هەرکە دەستی بە قسە کرد گوتی بەداخەوە سەرەڕای سەرکەوتنی شۆڕش و گەیشتنە دەسەڵاتی حیزبی بەعاز هێشتا کەسانێک هەن لەناو ئێمە کە بیر لە پاشەخشە دەکەنەوە. مەبەستیەوە بوو من هێشتا دەترسێم و کەسێکی ترسنۆکم و پەیوەندی خۆم لەگەڵ هەندێک کەس دەپارێزم نەکە ڕژێمەکە بڕوخێ. مانەکەی ئەوە بوو، بەڵام من هێشتا تێناگەم. گوتم قسەی ئاساییە و بەڕێوەبەری ئەمنە و دەیەوێ هۆشیارمان بکاتەوە، چونکە مانگانە کۆبوونەوەیکی لەو جۆرەمان لەگەڵ بەڕێوەبەری ئەمن هەبوو. پاشان ڕووی کردە من و گوتی وەکو ئەم برایە مفەوەز سەباح، ئێمە تۆمەتبارێکمان گرتووە کە دژایەتیمان دەکات و بۆی هەڵکەوێت دەمان کوژێ، گرتومانە و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەین بۆ ئەوەی ڕاستیەکانمان پێ بڵێ، کەچی ئەو دەچێنانی دەداتێ و ئاوی دەداتێ و دادەنی شێخسەی لەگەڵ دەکات. اینجا تێگەشتم کە مەسەلەکە منم. ئیدی منیش هەڵچووم، وە گوتم هێشتا گەنج بووم، تەنانەت ئەوەندە بە هەڵچوونەوە قسەم کرد گەروم کەوتە لەرزین و دەستم بە گریان کرد. بەڵام ئازایانە خۆم کۆنتترۆل کرد و گوتم یەکەم من لە خێزانێک نیم بیر لە پاشەخشە بکەمەوە، چونکە لە کەس ناترسین. دووەم ئەو کەسە ناسیاری منە و دۆستی خێزانەکەمانە، اینجا ئامادەشە ئاوکاریمان بکات. گوتم من لە ئامادەی پۆلیس وا فێر نەکراوم کە تۆمەتبار بخەمە ژێر ئەشکەنجە بۆەوەی ڕاستیەکانی لێوە بزانم. بە پێچەوانەوە وا تێگەیشتوم کە ئەوەی دەخرێتە ژێر ئەشکەنجە ڕاستیەکان ناڵێت، بەڵکو قسانت بۆ دەکات کە تۆ دەتەوێت. ئەجا گوتیشم گەورم من هەر لە بنەڕەتەوە لەگەڵ ئەشکەنجە نیم. گوتی تۆ هاتووی لێرە فێر ببی. گوتم باشە گەورم، من بەداخۆم و هەتا ئێستا ئەوەی دەیزانم ئاوایە. دوای قبوڵت کرد ئەو جۆرە ئیشکردنە؟ وەکو گوتم خوشکەزایی بەڕێوەبەری پۆلیس لەگەڵ من مفەوەز بوو، بەڵام ئەو لە خولی تایبەتەوە هاتبوو. کەسێکی هەمیشە سەرخۆش و هەر بە دوای مەلهادا دەگەڕا، خۆی و هەندێک مفەوەزی دیکەی برادەری. ناوەکانیانم هەموو لەبیرە، یەکێکیان ناوی ڕەزوان بوو، حەزەکەم گویان لەم قسانم بێت، ڕاستی خۆشە. یەکێکی دیکەیان عەبدولئیلاه. هەر لەوێ بە بەڕێوەبەری ئەمنم گوت گەورە من دەستگای ئەمن بەدناو ناکەم، ئەوەی بەدناوی دەکات ئەوانن کە 24 کاژێر لە بەردەم دەرگای مەلهاکان و ویسکی خۆڕایی دەخۆنەوە و بە خراپی سوود لەم دەستگایە وەردەگرن. بەڵام ئەو لەو قسانەی من نیگەران بوو. هەر لەو کاتە و لەو ڕۆژەدا منی دەستنیشان کرد بۆ خولێکی تایبەت لە ئەمنی گشتی لە بەغدا. خولێکی جۆدۆ و کاراتێ بوو. ئەو کاتە ئەوە هونەرێکی نوێ بوو، بەڵام دەزانی ئەوە زەحمەتە و ناخۆشی تێدایە. دەست بەجێ منی دەستنیشان کرد بۆ ئەوەی دوورم بخاتەوە و هاوکات ئەزیەتیش بدرێم. فرشحني على السريع يريد يتخلص مني ونفس الوقت يريد يعذبني. زۆر باشە، ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانوانەیە. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا ڕائیدی پێشووی ئەمن. کاک سەباح باسی سەلاحەکە دەو سەلاحەت چی لێ هات بە کورتی؟ بەداخەوە
ئەمە هەتا ئێستا شازارم دەدات چونکە یەکەم ڕووداو بوو لە نزیکەوە ئاگاداری بم. سەلاح لە سێدارەدرا درایە دادگا و لەبێ حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو. لە کاتێکدا دەمانتوانی هەلێکی بدەینێ بگەڕێتەوە ناو خێزانەکەی. هەمیشە هەروە بووە بەنابردن بۆ دڵڕەقی هۆکاری وێرانبوونی وڵاتی ئێمە بووە. باسی زۆر شتی دیکەتان بۆ دەکەم. چیرۆکی سەلاح وەکو مووێکە لە پێستی گایەک لە نێو ڕووداوەکاندا. باش بەڵێ ئەگەر ئەو پرسیارە بکەم چۆن و بە چ شێوەیەک تۆ پلەت بەرز کرایەوە تا ڕای ڕۆیشتی؟ طبعا الترقي في الوظيفة هو هەڵبەت بەرزکردنەوەی پلە لە ئەرکی حکومیدا شتێکی ئاساییە. دوایەوەی کە 6 ساڵمان تەواو کرد بووین بە ئەفسەر. چەند مانگێک چووینە خولی ئەفسەریەوە 3-4 مانگ بوو پاشان بووینە ئەفسەر. ناوی خولی باڵای ئەفسەری بوو. ئەنجا لە کۆتایی خولەکەدا سەبعاویمان لەگەڵ بوو کە برای سەدام بوو. هەروەها وەتبانیشمان لەگەڵ بوو کە ئەویش هەر برایی بوو. ساڵی چەند؟ 1976. لە ساڵی 1976 بوو. کۆتای ئەو ساڵە لە خولەکە دەرچوین و بووینە مولازم. بەڵام هەردوای ئەوەی پلەکەمان وەرگرت ئیدی بە شێوەیەکی ڕۆتینی هەر 4 ساڵ جارێک پلەمان بەرز دەکرایەوە تا لە کۆتاییدا لە پلەی ڕائیدخانە نشین بوو. 1989 ئەو ساڵەی کە سەدام حسێن بە سەرکەوتووی لە جەنگ کاتە دەرەوە. سەرکەوتنێکی وەهمیانە بەڵام ماندووکەر بۆ عێراق، ئابوووریەکی وێران، سەرچاو و سامانی عێراق هەموو لە ناوچوون. ئەنجا بڕیاریدا سوپا و دەستگا ئەمنیەکان بچوو بکاتەوە و ژمارەی موچەخۆر کەم بکاتەوە. ئیدیەوە بوو ڕێگەیان بە خەڵکدا کێ دەیەوێ بڕواتەوە ماڵەوە، دەست دەکار بکێشێتەوە و خانە نشین بێ. من ئەو کاتە 20 ساڵ خزمەتم هەبوو. داوام پێشکەش کرد مافی خۆم بوو خانە نشینی تەواو وەرگرم بۆیە بڕیارمدا دەرچم. ئەو کاتە ئیدی دەستگای ئەمنیش خەریک بوو دادەڕوو خاو. ئیدی مانەوەی ئێمە لە ناو دەستگا وەکو عیبەیەکی لە هاتبوو. هەر وڵاتەکە ینی هەمووی خەریک بوو دادەڕووخە. لەبەرەوە بڕیارمدا کە بچمە دەرەوە. باشە لە ماوەی کارکردن تا جاران زۆر کەسە بوون لە زمانی سەدام ئەوانەی نیشانەی ئازایەتی و دڵسۆزی ئەو شتانەیە نەدانێت تۆ هیچی وەرگرتووە لەو نیشانە شتانە؟ لا حقيقة لم أحصل على هذا الشيء وإنما نا ڕاستیدا نیشانە شتم وەرنەگرتووە. تەنیا وێنەیەکم هەیە کە تێیدا دیارە دیارەک لە بەڕێوەبەری ئەمنی عام وەردەگرم. ئەویش بەهۆی ئەوە بوو کە بەشداری خولێکم کرد بە ناوی خولی ڕۆشنبیری چڕ. مامۆستاکانمان هەموو لە زانکۆکانەوە هاتبوون وەکو دکتۆر حەمید سمێسم، دکتۆر ڕشتی عەلیان، مازن ڕەمەزان کە ڕاگری کۆلێژی یاسا بوو، واتە مامۆستای هەرە دیاری زانکۆکان بوون. وانەیان پێدەگوتین و لەو خولەدا من یەکەمی هەموو بەشدار بووان بووم و بەو پێیەش دەبوو خزمەتەکەم 6 مانگ پێش بخرێ. واتە 6 مانگ بکەومە پێش هاوکارەکانم و دەمانچەیەکیش وەکو دیاری وەرگرم. دەمانچەکەم وەرگرت، بەڵام سکرتێری سەر و کۆمارکە ناجەح محەممەد خەلیل بوو، گوتی بۆ دەیدەنێ پێویست ناکات، تەنیا دەمانچەکەی بدەنێ تەواو. ئەو 6 مانگە بۆ سەرخزمەت پێویست نییە. وای دانا کە ئەمە بەشێکە لە سیاسەتی دەستگرتنەوە. ئیدی بەو جۆرە بوو ڕێگری کرا لە کاتێکدا کە ئەمشتە مافی خۆم بوو. یەکێک لە مەرجەکانی ئەو خولاوە بوو کە هەر کەسێ پلەی یەکەم بەدەست بهێنێت 6 مانگ دەچێتە سەر خزمەتەکەی. ئەوانەی پێش من هەموویان وەریان گرت. ياخذ قدم 6 أشهر. زملائي أخذوا هاي قبلي، ليش أنا ما أخذها؟ باشا ئەگەر باسی ئەمنی عراق بکەین بەڕێوەبەرایەتی ئەمنی عراق لە چەند شعبەیەک لە چەند هۆبەیەک پێکات بوو. ئەو هۆبانە ژمارەیان چەند بوو
کاری هەر بەشێک جیاواز بوو، ینی هەر شعبەیەک بۆ خۆی ئیشی خۆیە کرد. طبعا هەڵبەت بەڵێ دەستگای ئەمن کۆمەڵێ بەشی هەبوو. یەکەم بەڕێوەبەرایەتی ئەمنی عام کە کۆمەڵێک بەشی هەیە، بەشی کاروباری سیاسی، کاروباری کارگێڕی، میرە، بەشی تەکنیک، هەروەها هۆبەی معمەل. ئەو هۆبەی معمەلە تایبەتمەندی هەبوو. ئەو هۆبەیە بوو کە بەشداری لە ئۆپەراسیۆنەکەی نازم گزار کرد، ئەو کاتەی هەوڵیدا بەکر و سەدام بکوژێ. نازم گزار پیاوەکانی ئەو هۆبەی بەکارهێنا بۆ ئەوەی لەگەڵ هەندێک کەسی دیکە کە تەنانەت هەندێک کارمەدەنی بوون بەشداری لە هەوڵەکەی ساڵی 1973 بکەن. بۆیە ئەو بەڕێوەبەرایەتیە تایبەتمەندی هەیە. دواتر باسی ئەمە دەکەینەوە، چونکە ئەم بەشەیە کە گازی سالیۆم و ژەهراویکردنی ناران و تیرۆر و ئەو جۆرە کارانەیان دەکرد. کاروباری سیاسیش دابەشتە بوو بۆ کۆمەڵێ هۆبەی هەمەجۆر. لەوانە هۆبەی سێ کە تایبەت بوو بە کورد، واتە تایبەتمەند بوو لە بواری هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە کوردەوە هەیە. حیزب و ڕێکخراوە کوردیەکان و بە کورتی هەموو شتێکی کورد لە هۆبەی سێ بوو کە پێشی دەگوترا میم 64. هۆبەیەکی دیکە هەبوو بۆ بزودنەوە ڕەجعیەکان، حیزبی داعوا، ئیخوان موسلیمین و حیزبە دینیەکان بەگشتی بەمایان دەگوت ڕەجعی. ئەمە کاری هۆبەی پێنج بوو. هەرچی پەیوەندی بە شوعیەکان و بیرروباوەڕی کۆمونیستیەوە هەبا، ئەمە کاری هۆبەی یەک بوو. هۆبەی دوو تایبەت بوو بە حزبی قەومیەکانی عەرەب، بە تەنیا قەومیەکانی عەرەب. لەوانەش منشەقەکان کە لە حیزب جیابوو بوونەوە، ئێمە ئەوەمان پێدەگوتن ئەوان ناویان لە خۆیان نابوو باڵی چەپی حزبی بەعث یان بەعسی یەساری. من حزب البعث وسمونا احنا الجناح اليميني يعني الرجعي من حزب البعث. بارگای شعبەی سێ لەکوێ بوو؟ بارگاکەی شعبەی سێوەی کە پەیوەندی بە کوردەوە هەبوو. بارگای هەر لە ناو بارگای سەرەکی ئەمنی عام بوو. باڵەخانەکەی چەند نهۆمێک بوو، لە یەکێک لەو نهۆمانە بوون و یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری سیاسی سەرپەرشتی دەکرد. دوو نهۆمی بارگای ئەمنی عام تەرخان بوو بۆ بەشەکانی کاروباری سیاسی. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری سیاسی ژوورەکەی لەو ناوە نزیک بوو. هەموو بەڕێوەبەری شعبەکان دەبوو بگەڕێنەوە بۆ لای ئەو. تەنیا شعبەی دوو لە دەرەوەی ئەو بینایە بوو. عدا الشعبة الثانية كانت عندنا، الشعبة الثانية كانت تجلس خارج هاي البناية. ئەوانەی لەوێ کە لەو شعبەی سێ کاریان نەکرد، ئەوانە تایبەتمەندی تایبەتیان هەبوو یاخود هەروەکو شعبەکانی تر بوون؟ ئەکید من يجيد الكردية بێگومان ئەوانەی کوردیان دەزانی دەبوو زۆری نەبن. لەوانەی من دەمناسی، بۆ نمونە مەفەوەز کەمال پشتەری، هەروەها ڕائید تەحسین نەقشبەندی، واتە ئەوانەی لە زمانی کوردی تێدەگەیشتن لە پێشتر بوون. بەڵام هیچ مەرجێکیش نەبوو کە ئەوەی لەوێ کار دەکات دەبێ کورد بێ. نەخێر، زۆربەیان عەرەب بوون، بەڵام بەشێکیشیان ئەوانە بوون کە لە کوردی تێدەگەیشتن. هیچ ئیمتیازاتێکی زیاتریشیان لەوانی دیکە نەبوو، واتە ئەفسەری ئەمن هەمویان یەک مافوو ئیمتیازاتیان هەبوو. بەڵێ کەواتە کورد ئیشی کردووە لە ئەمن، ئەی شیعەکانیش ئیشیانە درایە لە ئەمن؟ یعنی کورد و شیعە لە دەستگا ئەمنیەکان کاریان نەکرد؟ نعم شكل اعتيادي فعلا. بێگومان ئەوانی شەبوون. تێڕوانینی نائاسایی بۆ کورد و شیعە نەبوو، بەڵام کاتێک بەرپرسیاری دەدرایە ئەم و ئەو هەتا پۆستەکە باڵاتر بووایە حساب بۆ هەندێشت دەکرا. ئاستی دووڕۆیی، ئاستی نزیکایەتی، ئاستی ئامادەی بۆ جێبەجێکردن بە زیادەوە، ئەمە بەداخەوە ڕەنگە لە زۆربەی دەستگاکانی دەوڵەتدا هەروە بوو بێت. کاری ئیداری لەو جۆرە دەستگایانەدا بەو جۆرەیە باشتر جێی باش دەگرێتەوە. ئەمە لە هەموو دنیا هەروایە، بەڵام لەلای ئێمە وانە بوو. کێ دووڕوو با و
بیتوانی بە خۆی نزیک بکاتەوە کێ بیتوانی با زیاتر ئازاری خەڵک بدا یان لەو جۆرە قسانە بکات کە ئەوان دەیانویست یاخود هیچ کاتێک ناڕزایەتی نەبا ئەوانە هەمیشە لە نزیکەکان بوون من خۆم لە ناڕازیەکان بووم بۆیە هەمیشە نیشانی پرسیارم لەسەر بوو هەر لەبەرەوەش نزیکیان نەکردمەوە و پێش نەکەوتم خۆیشم لەیان ماندوو بووبووم بۆیە بەجێمهێشت بەڵام بە شێوەیەکی گشتی وا باوەڵێن کە سونەکان زیاتر دەست ڕۆیشتوو بوون لەناو ئەو دەستگا مخابەراتی و ئەمنی و ینی ئەوانە زیاتر دەستگاکانیان بەڕێوە بردووە جێگەی سیقەی حکوومەت و حیزبی بەعز بوون زیاتر أكيد أكيد هذا هو ما يجري بەڵێ بەدڵنیاییەوە وابوو برایەک ڕۆژێک پرسیاری لێکردم گوتی سەدام حسێن چۆن ناسراوە لای ئێوە کەسێکی تائیفی بوو گوتم وەڵا سەدام حسێن ئەم سیفاتانای هەیە یەکەم لەوەدا لە هەموو عێراقیەکانی دیکە جیا دەکرێتەوە کە حەبەر بەشە من ناوم لێناوە حەبەر بەش واتە خزمە نزیکەکانی خزم و ئەندامانی بنەماڵە و کەسانی نزیکی بنەماڵە و حاشیە کەواتە یەکەم شت حەبەر بەشە دووەمیان خەڵکی عۆجا واتە حەبەر بەش کە زۆر نزیکەکانن لە پلەی یەکەم دێن اینجا خەڵکی عۆجا سێیەم تکریتی و چوارەمیش خەڵکی مست و سامەڕا و سونەی بەغدا دەبینی چۆن دابەشم کردووە ئەمە ڕاستی و دروستەکەیە لە خوارەوەی لیستەکە اینجا تورکمان و شیعە و ئەوانی دیکەشتێن ئابە و جۆرە بوو کاک سەباح مەجلیسی ئەمنی قەومی لە سەردەمی دەسەڵاتدارێتی عێراقدا لە دەسەڵاتدارەتی بەعسا کەی دامەزرا و ئیشی چی بوو ئەو مەجلیسە مجلس الأمن القومي ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی وەگەوەی ئێمە دەیزانین و هەندێک جار نووسراومان لەوێەوە بۆ داهات بۆ گشتاندن ئەم ئەنجومەنە پاش ساڵی 1968 لە سێ کەس پێکات سەدام حسێن نازم گزار و سعدون شاکر ئەم سێ کەسە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی بوون سەرەتا ئاوا دامەزرا بەڵام ڕاستیەکەی ئەمانە درێژکراوەی دەستگای حونەین بوون ئەم دەستگایە لە کۆمەڵی خەڵکی شەقاوە پێکات بوو سەدام حسێن بەهۆی ئەم شەقاوانەوە بوو کە گەیشت بە دەسەڵات لە موسڵی شەقاوە هەبوون هەندێکیانم لە بیرە خەڵکی زۆر ناسراو بوون یعقوب کۆچان یوسف نایف کەیزاکی ئەرمەنی ماڵی شێخۆ ئەمانە هەمویان بەعسی کە لە ڕق و شەقاوە و چەکدار بوون تەنانەت پێش سەردەمی بەعسیش واتە پێش هاتنی بەعسی ژەمانە سڵیان لە هیچ نەدەکردەوە و هەمووشیان چەکدار بوون جا ئەم جۆرە لە هەموو پارێزگاکاندا هەبوون بەڵام بە پلەی یەکەم لە بەغدا ئەم دەستگای حونەینە سەدام خۆی بە بڕیاری حزب دایمەزراند و لە ساڵی 1964 بەدواوە هەر خۆی سەرۆکایەتی دەکرد واتە 4 ساڵ پێش سەرکەوتنی شۆڕش دایمەزراند و هەر بەهۆی ئەو دەستگایەش گەیشتە ئەو پلوپایە دواتر هەندێکیانی لەناو برد بەرحاڵ ئەم دەستگایە بە ناوێکی دیکە دامەزرایەوە و کرایە چەند بەشێک نازم گزار یەکێک لە بەرپرسە گەورەکانی بوو هاتن کردیانە بەڕێوبەری گشتی ئەمنی عام سعدون شاکر بەڕێوبەری نووسنگەی پەیوەندیەکان بوو ئەم نووسنگەیە واتە دەستگای مخابەرات شتێک نەبوو بە ناوی مخابەرات لەو ماوەیەدا واتە پێش 1973 مخابەرات بەشێک بوو لە دەستگای ئەمن لە بیرما هۆبەی مخابەرات ناوی هۆبەی هەشت بوو بارەگاکەی نزیک بوو لە بارەگای ئەمن ئەوە مخابەرات بوو بەڵام بەکردەوە بەشێک بوو لە دەستگای ئەمن جا دوای ئەوەی هەوڵی کودەتاکەی نازم گزار سەرکەوتنی بەدەست نەهێنا نووسنگەی پەیوەندەکان هەڵوەشایەوە و شتێکی گەورەتریان لە جێی دامەزران بە ناوی مخابەراتی گشتی و بوو بە دەستگایەکی سربەخۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی شەر بەردەوام بوو
کە بەڕێوبەری ئەمنی عام و بەڕێوبەری دەستگای مخابرات و بەڕێوبەری دەستگای هەواڵگریشان بۆ زیاد کرد. پێشتراوی تێدا نەبوو. اینجا دواتر بەڕێوبەری دەستگای ئەمنی تایبەتیشان بۆ زیاد کرد، دوای ئەوەی ئەم دەستگایەشیان دامەزراند، بەم جۆرە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی فراوان کرا. دواتر تەنانەت سەرۆکی پاساوانە تایبەتەکانیشان بۆ زیاد کرد، واتە گاردی کۆماری کە پێی دەگوترا گاردی تایبەت. هەموو ئەمانەی بۆ زیاد کرا و ئەمە بوو بە داینەمۆی حیزب و حیزبیش لە دوای ساڵی 1970 لە سێدارەدانی بەعەز بوو بە حیزبی سەدام. بەڵێ باسی ئەوەت کرد ئەو سێ کەسە کیان، یعنی سەدام بڕیار بەدەستی یەکەم بوو یاخود هەرسێکیان بڕیاریان نەدا؟ ئەکید بێگومان سەدام هەرخۆی پاڵەوانی فیلمەکە بوو، هەموو شتێک هەرخۆی بوو. هەراواش سەیری خەڵکی دیکەی دەکرد. سەدام مرۆڤی بەهێزی نەدەویست، تەنیا بەکر هەبوو کە لە دامەزراوی سەربازیدا هێزی هەبوو. بەڵام لە بواری ئاسایش و بنکەی حیزب سەدام بەهێز بوو. خۆی ئەوەی هەڵبژارد کە ئەو سەرپەرشتی دەستگا ئەمنیەکان و ڕێخستنەکانی حیزب بکات و ئامانجەکەشیەوە بوو سوپا لاواز بکات بۆ ئەوەی نەکا ڕۆژێ لە ڕۆژان سوپا لە دژی بۆستنەوە. بۆیە بەکر هەندێک هێزی لە ناو سوپا هەبوو، بەڵام ئەو هێزە نەبوو سەدام حوسێن لە نێو ببات. هەندێک کەس زۆر جار پرسیار دەکەن بۆچی سەدامی لە کۆڵ نەکردەوە. نەیدەتوانی، چونکە ممکن نەبوو. سەدام دوو بەشی بردبوو. ئەگەر ئەوە وەکو بەش سەیری بکەین، سەدام دوو بەشی بردبوو. یان با بڵێین سەدانەوە دی حیزب. بەو جۆرە بەکر تەنیا ڕووکەشێک بوو، بەڵام دەیتوانی لە بەرامبەری توند بێت، ڕێزی دەگرت و نەیدەوێرا زۆر دەستدرێژی بکات. هەتا بەکرما بوو براکانی سەدام وەتبان و سەبعاوی لای ئێمە لە ئەمنی عام مفەوەز بوون. ئۆتۆمبیلەکانیان فیاتی GL بوو، لەوانەی لەکوێ تێنابوویان و نازمگوزاری تابلۆی بۆ بەستە بوون. دەهامە لە حەسەن و کەسانی دیکەش لە خزمەکانی سەدام هیچیان نەیان دەتوانی پارەی دەوڵەت بدزن، تاڵانی بکەن و دەست لە کاروباری دەوڵەت وەربدەن و دەست بەسەر پرۆژەدا بگرن. ئەوە هەمووی بەهۆی بەکر بوو. هەردوای ئەوەی بەکر نەما، ئیدی دەرگای داپلۆسین و ئەشکەنجە کرایەوە و مەفهومی دەوڵەت لە عێراقدا بە تەواوی گۆڕە. بەڵێ باشە، کێشەی نازمگوزار و سەدام ئەوانە چی بوو؟ ینی بۆچی ئەو پلانەی دانا؟ ئەویست چی بکە؟ ئەویست خۆی دەسەڵات بگرێتە دەست، ئەویست یاخود دەستێکی دەرەکی وەکوڵێن لە پشتیەوە بوو هانیانەدا؟ هۆکاری چی بوو؟ نازمگزار هەستی دەکرد خەریکە گیانی عەشایری بەهێز دەبێ و مام و خاڵ و ئەمانە دێنە پێشەوە. ینی سەدام وردە وردە خەریک بوو عەشیرەتی خۆی و خەڵکی تکریتی دەخزاندە ناو دەستگاکانی دەوڵەتەوە و هەندێک خەڵکی دیاریکرا و لە خۆی نزیک دەکاتەوە. ئەمە پلان بوو بۆ ئایندەی دوور. نازمگزار هەستی بەمە کرد بوو، دەیبینی وا خەریکە ئەوان لاواز دەبن، خۆی و خەڵکانێکی دیکە بێدەسەڵات دەمێننەوە. بۆ نمونە بەراورد بە خەیڕوڵڵا تەلفاح پارێزگارێک بوو، بەڵام دەسەڵاتی بەرفراوانی هەبوو، تەنانەت هێرشی دەکردە سەر نازمگزار. ئەوە بوو نازمگزار هەستا راپۆرتێکی نووسی و دایە بەکر، وتبووی من دەترسێم پیلانێک لە دژێ حیزب لە ئارادا بێت، بۆیە داوا دەکەم حەمادی شەهاب لە وەزارەتی بەرگری دوور بخرێتەوە. ناوی خەڵکی دیکەشیە نابوو، لەوانە سعدون غێدان و هەندێک ئەفسەری دیکە. ئەمانە دوور بخرێنەوە بۆ ئەوەی کودەتای نێوخۆی وەکو ئەوەی 1963 دووبارە نەبێتەوە. دواتر سەدام بەمەی زانی و ترسی لێنیشت. نازمگزاریان قایل کرد کە وانیە و هیچ بیرۆکەیەکی کودەتا لە ئارادا نییە و دڵنیابە. بەڵامی دی نازمگزار بڕیاری دابوو ڕێگەیەکی دیکە بگرێتە بەر و خۆی ئاراستەی بەعەستیاری بکات، حیزب دابڕێژێتەوە و ئەوانە دوور بخاتەوە. ئەوەی کە پێی دەڵێن بزودنەوەی نازمگزار ئاوا دەستی پێکرد. چۆن کوژرا؟ ساڵی 1970 کوژرا. باشە، بەس چۆن کوشتیان؟ ینی
چۆن کەشف بوو سەدام کەشفی کرد یاخود من ئاگاداری ڕووداوەکەم چونکە راپۆرتەکەم خوێندوەتەوە من ئەو کاتە بەسرا بووم بە سەلاح ئەلمودەریسەوە کە فەرماندەی خولەکان بوو هێشتا باسی ئەومان نەکردووە بەڵام من ئەو کاتە لای ئەو لە خولی جۆدۆ و کاراتێ بووم و ئەویش ڕاهێنەری جۆدۆ و کاراتێ بوو بەرپرسی خولەکانی ئەمنیش بوو هەروەها بەرپرسی تیرۆر و کوشتنیش بوو زۆر چالاکی و ئەرکی تایبەت هەمووی بەو دەست پێدرا کوشتنی خەڵک لە قاهیرە و لە لەندەن و شوێنانی دیکەش هەمووی ئەو لایەن بەرپرس بوو سەلاح و ملازمێکی دیکە ناوی شامیل بوو اینجا ئەم سەلاحە نزیکیش بوو لە نازم گزار نازم گزار بڕیاری دابوو شتێک بکات بەڵام کەس هەستی بە هیچ نەکردبوو کە شتێک لە ئارادایە ڕۆژێک لە ناکاو زانیمان کە پیلانگێڕێک لە دژی سەدام حسێن هەبوو و فەرمانی دەستگیرکردن بۆ نازم گزار دەرچووە ئەو ڕۆژە بەیانەکەی چوومە سەرکار دەبینم نازم گزار فەرمانی گرتنی بۆ دەرچووە نازم گزاری شەوی پێشتر باری چەند ئۆتۆمبیلێک شتی پێچا بوویەوە بەو نیازەی ڕابکات بۆ ئێران چیرۆکی نازم گزار ئاوا بوو بەڵام ئۆپەراسیۆنەکە چۆن ئەنجامدرا نازم گزار دوو ئامانجی سەرەکی هەبوو ئەحمەد حەسەن بەکر و سەدام حسێن هەر کەسێ جگە لەمە قسەی دیکە بکات بە هەڵەدا چووە سەدام هیچ پیلانێکی ژێربەژێری لەگەڵ نازم گزار نەبووە بۆ لە ناوبردنی بەکر چونکە سەدام زۆر بە ئاسانی دەیتوانی بەکر لە کۆڵ بکاتەوە بەڵام هێشتا کاتی بەکر نهاتە بوو بۆچی؟ چونکە سەدام هێشتا بە تەمەن گەنج بوو تەمەنی نەگەیشت بە 40 ساڵ ئەم خاڵە کەس سەرنجی نەداوە سەدام ڕۆحیەتێکی دیاریکراوی هەبوو مرۆڤ دەبێت لێ بکۆڵێتەوە بزانێت چییە ببینە چاوەڕێی کرد تەمەنی ببێتە 40 ساڵ چۆن پێغەمبەر لە 40 ساڵی سروشتی بۆ هات ئەویش وەستا لە دوای 40 ساڵی حکم بگرێتە دەست بۆیە لەو کاتەدا نەیدەویست بەکر دوور بخاتەوە بەڵکو دەویست بەردەوام بێ تا خۆی دەگاتە 40 ساڵی و هەروایشی کرد یعنی سەدام خۆی بە پێغەمبەر بەراورد دەکرد بەڵێ ڕێگوڵ ئۆکەی زۆر باشە ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان لێنین لە ئەڵقەی داهاتوودا باسی سەدام و نازم گوزار و ئەمانە و پەیوەندی لەگەڵ 11 ئازار ڕێکەوتنامە 11 ئازار چۆن بوو چۆن دروست بوو و هەوڵەکانی حیزبی بەعز بۆ تیرۆرکردنی ژەنڕاڵ بارزانی و کاگیدریس و کۆمەڵی بابەتی دیکە لە ئەڵقەی داهاتوودا بازەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارە پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم هیچ لایەنێک نەبوو کەسایەتیەک نەبوو کە لەگەڵەم ئیتیفاقیە خۆڕێکەوتنامە 11 ئازارە بێ یاخود هەمویان هەوڵیانەدا لەباری بەرن هەرچی تاوان هەبوو هەمویان خستە ئەستۆی نازم گزار هەوڵی تیرۆرکردنی کاگەیدریس بارزانی پلانی تیرۆرکردنی مەلا مستەفا بارزانی ینی کەواتە ئەحمەد حەسەن بەکر هەستی بە بێدەسەڵاتی خۆیە کرد جێت الخمینی غەیرت هاتنی خومینی ئارەسەی هەموو شتەکانی گۆڕی پێش هاتنی ئەو ناوچەکە سەقامگیر بوو ئەو کاتەی لە ئەمنی نینەوە بووم پسپۆڕیم لە بواری شوعیەکان بوو دواتر چوومە نەجەف و لەوێ پسپۆڕیم لە بواری حیزبە کۆنەخوازەکان بوو